بەڵێ سلااو ڕێز هەواڵێن هێژا سبێ دەباش ئیرۆکە ئەم لەسەر ڕەوشە شەڕ ئانژی ئاشتی لە هەفکردن ئانژی لە هەف نەکردن دەناوبەرە ئیران و ئەمریکایەدا بە هەڤڕانە هەروەکی و هون دەزانن دۆ هەفدیتنێکی کریتیک دەناوبەرە سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ و سەرۆک وەزیرێن ئیسرائیلێ بنیامین نەتەنیاهۆ لە واشنگتۆن دیسی هات ئەنجام داین. ئەس باوەڕم دەناوبەرە 2 ساڵاندا ئەو پێنجەمین جارە ترامپ و نەتەنیاهۆ ڕاستەڕاست هەفتوو دەبینن، یعنی فیزیکی هەفتوو دەبینن و هەگەر کو ئەم هەفدیتنێن تەلەفۆنیژی بخەن سەر زێدەتری هەزاران ئەفدوو سەرۆک بە هەفتووڕا داخفن. هەروەکی و هون دەزانن ئیتر لە گۆڕی ئیسرائیلێ کو متفقێکی هەری مەزن یا ئەمریکایە لە جیهانێ ئیدی فۆرست ئیسرائیل هەیە لە گۆڕی ئەمریکایە ترامپژی ئیدی استراتیژی هاتیە گۆڕتن فۆرست ئەمریکا هەیە، یعنی ئەمریکا یەکەمین ئیدی ئەو وەفدا کو نەتەنیاهۆ vێژارێ بەخۆرە بر واشنگتۆنێ ئیدی وەفدەکی نۆرمال و ئاسایی نەبوو، وەفدەکی عەسکەری و ئیستیخباراتی و دە هەمان دەمێدا وەفدەکی سەرمایەژی بوو، یعنی ji بۆی ku hevdîtinek bi Donald Trump bevê pere û sermaye jî çênabe. Loma îro li ser van mijarana em bi hevdûra gotûbêj dikin. Li kerema xwe hevalên ku li ser Facebookê leme dinerin werin ser kanala YouTubeê li ser Facebook ew pexş namîne. Êdî li ser YouTubeê navê min binivîsin لە یوتوبێ کەناڵا من ببینن و پشتڕا ژی ئەو زیل جەڕەس ئەو جەڕەسا کو هەیە ئەو زەنگولێک و هەیە کلیکێکی لەسەر بکەن باشتر دەبە ji بۆی من داکو هەواڵێن دنێژی بکارن سوود ژوێ شرۆڤەیە ببینن. بەێ ئەف هێدی هێدی ئەم لەسەر فێسبوک ڕادەبن ئەم تێن سەر کەناڵە یوتوبێ. بەێ هەواڵن هێژا هون بەخێر هاتن سەر و سەر چاوان ئەم بەوی ڕەنگی بەحساوێ ئەوێ دکەن. وەفدێک و ئیسرائیل وەفدێن ئیسرائیلی کو بە نەتەنیاهۆڕا ئیدی هاوگەشت بوون ji بۆی vê سەردانێ باڵیۆزا ئەمریکا لە ئیسرائیلێ بێگومان تێدا بوو و دە هەمان دەمێدا وەکمە گوت وەفدەکی عەسکەری بە سەرۆکاتیە جەنەڕاڵ ڕۆمان گۆفمان بوو و هەم وەزیری عەسکەریە نەتەنیاهۆیە و دە هەمان دەمێدا وەفدێک پێڕابوو بەوێ وەزیرێڕا وەفدەکی هەواڵگیری یعنی ئیستیخباراتیژی هەبوو و بە تایبەتیژی دۆسیایە ئیمکان و ئیمکانێن موشکێن بالستیکیەن ئیرانێ دەناوێ دۆسیایە دابوو ئەوژی لەسەر ماسەیە دۆناڵد ترامپ دینان. لە هەمان دەمێدا کی هەبوو ڕێڤەبەرێ بە وەکالەت یا مەجلیسە ئاساییشە نیشتیمانی هەبوو و ئەوژی پۆستێکی پڕپڕ گرنگە لە هەر دەوڵەتێکیدا پۆستێکی پڕپڕ گرنگە ئەوژی گێل ڕیژ بوو و کەسێکی بەناو و دەنگە لە مەسەلەیە ئاساییشە ئیسرائیلێدا. دە هەمان دەمێدا سەرمایەدارێکی هەری مەزن یا ئیسرائیلی و دە هەمان دەمێدا ئیتر پڕ نزیکی نەتەنیاهۆیە بە تایبەتیژی لەسەر پرسێن دیپلۆماسی و ئابووری و بە تایبەتیژی لەسەر پرسێن غەزە بەردەوام بە نەتەنیاهۆ ڕاکار دکە ئەوژی دەناوە وێ وەفدێدا بوو ئەو کیە ئەوژی مایکل ئایزنبێرگ بوو. مایکل ئایزنبێرگ سەرمایەدارێکی پڕ بەناو و دەنگ یا ئیسرائیلیە. ئیدی نەها پرسیارە یەکەمین تێ مێژیە مرۆڤ ئەڤک و گەلۆ نەتەنیاهۆ کاری بوو دۆناڵد ترامپ ڕازی بکە بە شەرتێن خوا ئەم لەسەر vê pirsê ڕادەوەستن.
يعني ئەم بخوازن و نەخوازن ئەو سەردان دەمەکیدا تێ ئەنجامداین کو دەناوبەرە ئەمریکای و ئیرانێدا لە مەقسەد یعنی پایتەختە عۆمانێدا هەفدیتن هەنا هەفدیتنا یەکەمین پێک هات و هەفدیتنێن دنێژی دێ درێژ ببن دێ بەردەوام ببن لۆماژی ئیسرائیل رازی نینە ji بۆی رازی نینە ji بۆی ku divê hevdîtinê de êdî zêdetir mirov dikare bibêje îran şertê xwe ferz kirin. Yani şertê Îranê çi bûn şertê Emerîkayê çi bûn şertê Emerîkayê narasta û rast be jî yanî dihat xwastin ku ew civîn an li Istanbolê an jî li Ordun an jî li Riyaz an jî li Dewha li ciyekî wisa بێ پێکعین یعنی لە وڵاتێکی کو متفقی ئەمریکایێ بێ کو ئەمریکای دەستپێکی هەلبژێرە متفقی ئیرانێ نەبە وەرێ پێکانین لێ ئیران ئەڤەک ڕەت کرد ئیران وڵاتێک هەڵبژارد و توجاران دەناوبەرە شەڕێ سونی و شیعیاندا دەناوبەرە ئیران و ئیسرائیل و ئەمریکایدا نەبوویە ئالیگەر بەردەوام خواستیا ڕۆڵان ناوبژیکار ببینێ و بێ ئالی بووە ئەوژی عمان بووە لۆماژی ئیدی ئەومان هەڵبژار دە هەمان دەمێدا چما یعنی لە گۆڕی ئینسیاتیفە ئیرانی ڕێوەچوو ئیران دەستپێکی داگوت ئەم تەنێ لەسەر مەسەلەیە نوکلەری داخفن مەسەلەیەندن مەسەلەیەکە کو حەقێ تو کەسی نینە لەسەر باخفە بەحسا چ دەکەن بەحسا vêkê dikin ku yani li gorî Emerîka û İsraîlê betaybettî divê îran dev ji alîkariya hêzên proksî li rojhilata navîn berde behsa kiye ew behsa Hîzbullahya behsa Hemasa behsa Heşdî Şeعبî dibe û di heman demê de behsa Husyan e lê îran evîk jî qebûl nekird got ez tenê li ser meseleya nuklerî dikarim bi Emerîkayê re biaxivim û tenê bi Emerîkayê re diaxivim bi welatên dinê re neaxivim ji bo ku dihat payîn ku di vê hevdîtinê de ku li Istanbolê an jî li Ordunê gerek ava bibe ne tenê îran welatên hawpeymanê Emerîka jî ya herêmê mîna Siûdiya û Tirkiyeyê jî têda bejdar bin lê îran ev jî ret kir daxuyaniya Trump heger ku em bi Kurtî behez bikin çi got civîn baş derbas bû êdî li ser Îranê em bi hevdûra diaxivin heta niha tiştekî yek alî me bedest neaniye danûstandin bi Îranê re berdewam dikin ka em bizanin em ê li hev bikin an na heger bibe baş e heger nebû êdî em ê tiştekî dinê bikin û derbarê Xezada dîsa Trump behsa vêyekê kir pêşketinên mezin li Xeza di holê dana û wê encamekî baş bi xwe re bîne û di heman demê de tehdîdek jî ji bo Îranê bekar anî got yani behsa operasyona berê kir ku îran biryar neda be me re li hev bike lomajî li nîvê şevê me lêxist êdî ez hêvîdarim vê carê ev yek dubare nebe yani tehdîdekî wisa kir û daxuyaniya İsraîlê ka em lê binerin bi Kurtî dibêje her du serkirda behsa danûstandinên bi Îran û Xeza û herêmê kirine Netanyahu tekez li ser vêyekê kir ku emniyeta dewleta İsraîlê merkeza vê hevdîtinê bûye û me li ser bernameya etomî û mûşekên balîstîkî ya Îranê axiftiye û êdî li dawiyê de dibêje her du serok rêketin ku bi hev re kar bikin yani li vê daxuyaniyê de tu lê dinirî mirov bi aşkira dibîne ku nakokiyekî pir mezin di navbera Emerîka û İsraîlê de li ser di vî warî de heye ku mutefîqên herî mezinin li herêmê de li dunyayê de yani demekî dirêj e êdî li ser vêyekê tê axaftin ku Emerîka çi dike li herêmê me mînaka Venezuela dît êdî
میناکەکی پڕ عەجایب بوو یعنی پشتی شەڕێ چاڵدرانێ جارە یەکەمینە و سەرۆکەک ئۆپاراسیۆن لە دژی سەرۆکەکی دنێ لە وڵاتێکی دنێ ئەنجام دەدا نەتەنێ سەرۆک بەخۆ دەبا ژنێ ویژی دەبا خانما ویژی دەبا ئەو تەنێ لە شەڵێ چاڵدراندا هاتیە ئەنجامداین وەکی نهاتیە ئەنجامداین لێ ترامپ ئەو یەک ئەنجامدا لۆ ماژی پڕ کەس گوتن گەلۆ تشتێک و لە ڤێنزوێلا ئەنجامدان لەسەر ئیرانێژی وێ ئەنجام بدەن ئانا یعنی بەریا هەر تشتی ئەمریکا ئۆپاراسیۆنێن بەوی ڕەنگی پڕکردنە لێ ئەv ئۆپاراسیۆن تو لێ دەنەڕێ بەڕاستیژی سەرکەتی نەبوونە حتا ینی ژغێنی ئۆپاراسیۆنێن ڤێنزوێلا تو ئۆپاراسیۆنێن دنێدا سەرکەتی نەبوونە مینە یعنی لە پشتی شۆڕشە کوبایێ ئەv یەک هات ئەنجام داین ئیدی ساڵە 1960 سەرۆکێ ئەمریکای ئایزن هاوەر کو ئیدی ئۆپاراسیۆنێکی بەوی ڕەنگی ئەنجامدا لەسەر کوبایێ لێ ئەنجامێوی مەدید و کێم مابوو ئیدی شەڕێ نوکلەری دەناوبەرە سۆڤێت و ئەمریکای بێ ئەنجامداین لۆماژی ئەمریکا مەجبورمە ئەو ئابلۆقەیەکو لەسەر کوبای دینابوو ئیدی پاژڤە بکشێ دەڤژوێ یەکێ بەردا لە هەمان دەمێدا لە ساڵە 1960 داژی لەسەر ئیرانێدا ئیدی ئەv یەک هات ئەنجام داین لەوێ دەرێژیدا مرۆڤ لێ دنەڕێ ئیدی و ئیدارەیە کەنەدی و جۆنسۆن ئیدی ئەv یەک ئەنجامدان لەوێ دەرێداژی مرۆڤ لێ دنەڕێ تو ئەنجامێک بەدەست نەخستن حتا ئیدی لەوێ ئۆپاراسیۆنێدا هەلیکۆپتەرێک و باڵەفڕێکی شەڕیا ئەمریکایە ji بۆی ku دەناڤە پانیکێکی دانا لە هەفتوو دخن لە ئاسمانێ هەردووژی دکەون خوارێ ریسکێکی پڕ مەزن چێ دەبێ ئۆپاراسیۆنێکی پڕ ناسەرکەتی تێ ئەنجامداین پشتی وێ حتا ئۆپاراسیۆنە ڤێنزوێلایژی ئۆپاراسیۆنێک بەوی ڕەنگی ئەمریکا ڕاستی نەدایە مەشاندن لۆ ماژی دەرحەقی ئەمریکایە ریسک گەلێک زێدەترن بەرێ یعنی ئەو ئۆپاراسیۆنە ڤەنزوێلا جەسارەتێکی ددێ ترامپ لێ ئیران جوداترە لە هەمان دەمێدا ئیدی لە ناڤە دەردۆرن ئیسرائیلێدا بەردەوام ئیدی بەحساوەیەکی تێکرن و دەوێ سەرۆک ترامپ مینە سەرۆک تڕومان بێ سەرۆک تڕۆمانکیە لە جەنگی جیهانێ دووەمیندا گاڤک و هەموو وڵات ئەڵمانیای نازیژی دشکێ ئیدی هەموو وڵاتێن و لە دژی ڕۆژئاوا شەڕ دەکەن ئیدی حازرن ji بۆی ئاگربەست و لە هەفکردنێ و داوی ئانینا لە شەڕ لێ ژاپۆنیا بەردەوام دەبن لۆماژی تڕومان ئیدی دەچێت دوو بۆمبێن نوکلەری لە ناکازاکی و هێرۆشیما دەدا و بەوی ڕەنگی شەڕ ددێ ڕاوەستاندن لۆمە هەنێک کەس نەهاوێ پیشنیارێ ji بۆی ترامپ دەکەن لێ ترامپ نە تڕومان سەرۆکەک بوو یعنی بەرژەوەندیوی شەخصی نەبوو بیزنێسمان نەبوو و دکاری بوو ریسکان لەبەر چاوان دەرباز بکات تموو حەکیوی شەخصیژی نەبوو دۆناڵد ترامپ کەسەکە لە ناوە بیزنێسدا هاتیە و سیاسەتاوی ئەوەکو دخوازێت دەدەمەکی کووردا بە شەڕێکی پڕ هەرزان و پڕ کورد و پڕ تشتان قازانج بکە لێ ئیران ئیدی تاکتیکی خوا هەموو گۆڕتنە یعنی ئیران بە ئاشکرا دەبێژە هەگەر و هون بە باڵەفڕێکی ئێڕژ بکەن سەر من ئەف شەڕ یەک دێ شەڕێکی کورت نەبێ دێ شەڕێکی پڕ درێژ بێ یعنی بڕیاردانە شەڕ لە دەستێوەدایە لێ بڕیاردانە داوی ئانینا شەڕ لە دەستێمەدایە و ئەمژی vê biryarê bi hasanî nadin em ê şerrekî dûr û dirêj bidin berçavan. Şerrekî dûr û dirêj li herêmê de beriya her tiştî abûriya Emerîkayê û abûriya İsraîlê
تێک دەبا یعنی لێ بنەرە هەر موشکێکی ئیرانی و دکەوە ئیسرائیلێ دچە ئیسرائیلێ ڕاستە ئەو موشک حتا نەهاژی دەبک و پر ئینسان نەکوشتە بن ئاژی کەس نەکوشتە بە لێ ئەف گرنگ نینە تو لێ بنەرە سیستەما بەرگریە ئاسمانی یا ئیرانێ ji bo ku vê mûşekê bê karîger bike li asmanê biteqîne êdî çi qasî mesrefê wî hene her bombekî ew diteqînin çi qasî mesrefê wî heye Emerîka jî bi heman rengî yanî ew keştiyên şer tenê keştiya USS Abraham Lincoln tu lê dinêrî li Rojhelata Navîn Emerîkî dibêjin her roj $7 milyon mesrefê wî heye her roj tenê ew keştî yek roj mesrefê wî $7 milyon yani pereyekî kêm nîne berastî loma jî ew keştî çi qasî dikare li wir raweste yad dinê îran dibêje heger ku hûn şerekî bi min rabikin ew şer ez tenê li dijî İsraîlê nakim di heman demê de li her welatekî de ku qereqolekî Emerîka jî hebe ez ê wir bikim amanc û lê bixim wê demê dibe şerekî herêmî êdî îran wê bi mûşekê xwe balîstîkî û ihtimala li rêka hêzên xwe ya proksî hewl bide Tirkiye, Siûdiya, İmarat êdî Qetar vane bikê armanc êdî loma jî êdî lê dinêrê Emerîka mecbûr e van rîskane hemiyan berçavan derbas bike rîskekî dinê herî mezin yanî gelo îran çi qasî dikarê Deriya Hormuz bigire Deriya Hormuz li sedî 20 heta 25 enerjiya cîhanê li vê deriyê de derbas dibe îran çi qasî vê dikarî bigirê ihtimalekî mezin heye tedbîrê xwe wergirtibin û bikarin demekî dirêj vê rêkê sabota bikin yanî heger ku sedî sed jî nekarin kontrol bikin li rêka dronên xwe li rêka mûşekên xwe dikarin kontrol bikin êdî vana hemû meselên pir ciddî ne yanî heger ku Deriya Hormuzê çend rojan bê rawestandin êdî abûriya dunyayê têk û pêk diçe di sirdemekî wisa de ku abûriya Ewropa ji xwe baş nîne abûriya İsraîlê li şerê Xeze de êdî pir mesref kiriye û Trump jî li gorî abûriyê diçe nava helbijardinê û di çend mehên pêşiya me de helbijardinê Senat û Kongres heye ji xwe Kongres ji dest dede heger Senat jî li dest bide êdî Trump dibe serokekî remzî serokekî ku nekaribe tu caran biryar bide di heman demê de hem çavdêrên NATOyê hem çavdêrên Emerîka û İsraîlê behsa vêyekê dikin ku piştî şerê 12 rojan ya di navbera Emerîka û İsraîl û Tirkiye İranê de êdî îran teknolojiya xwe nû kiriye ew teknolojiya nû ye nû çi ye hê jî serreke lê mirov nizanibe yanî behsa vêyekê tê kirin ku îran di rojên pêşê de asmanê xwe bi ser firokeyan rawestan û ji nûşkî ve 7-8 balafirên mezin balafirên kargo ku jê radibêjin balafirên kargo li Çînê ve hatin li Tehranê rûnîştin niha gelek kes pirsiyar dikin di nav va balafirane de çi hebû gelo behsa vêyekê tê kirin yanî Çîn welatekî pir metirsîdar e devî warî de teknolojiya wê eskerî hê jî nehatiye nasandin lê me dît ku di salê bihurtî de şerekî sê rojî di navbera Hindistan û Pakistan ava bû ku Pakistan teknolojiya wî teknolojiya Çîn e Hindistan jî teknolojiya wî teknolojiya İsraîl û Emerîkî ye di vê şerî de me dît ku teknolojiya betaybetî mûşek û sîstema bergiriyê asmanî ya Çînê ku daye Pakistanê berastî jî pir aktîv bû rolekî xwe mezin dît û karî bû balafir û teknolojiyayê Hindistanê bi temametî asteng bike li ser asman û li ser erdê xwe loma jî êdî bi hema dem û dest piştî sê rojan li hev kirin
يعني ئێدی بە کورتاسی ترامپ تشتێکی وسا ناخوازێت. ترامپ وەکمە گوت دەخوازێ بە پەرەیەکی پڕکێم سەرکەتنێکی پڕ دەم کورد لە دەمەکی پڕ کووردا سەرکەتنێکی مەزن بەدەست بینێ ئەو بێژە بنەڕە من ئەو کار کرد بێک و شەڕێکی مەزن بکەم بێک و عسکەری ئەمریکی بدەم کوشتن بێک و پەرە خەرج بکەم من وە قاسی کار کرد ئێدی وێکێ دەخوازە ژخوا یەک شەرت و پەیمانێن ترامپ ji بۆی کەسێن و دەنگ پەیدانە ئەمریکا فەرست یعنی ئەس پەرێ ئەمریکای عسکەری ئەمریکای نادەم خەرجکردن ji بۆی ئالیەکی دنێ دەڤان دەمانەدا لە ناوە ئەمریکایدا لە ناو دڤە گروپێن مێگا یعنی دەستپێکێدا مەزنکردنا ئەمریکایە و گروپێکی وسا هەیە و ئەو گروپ دۆناڵد ترامپ هەڵبژاردن برن هەڵبژاردنێ دەناوێدا ڕەخنێن پڕ مەزن لە ترامپ هەنا دەبێژن تەگوت ئەمریکا فەرست نەها بووە ئیسرائیل فەرست ئەم تشتێکی وسا قبول ناکەن. یا دنێ پرزگرێکە ئەمریکایشیە یعنی لێ بنەڕە لە شەڕێک کەنداوێ لە دژی عراقیدا هەم یا یەکەمین هەم یا دووەمیندا بە تایبەتی یا یەکەمین ئەمریکا بە تەنێ لە عراقی نەخست لە سەددام لە ساڵە 1991دا ئەمریکا بە 32 وڵاتێن ڕۆژ ئاوایی لە عراقی خست 32 وڵات هاوپەیمانێ وی بوون لە ڕۆژهەڵاتە ناویندا ژغینی ئیران بێئالی بوو لێ هەموو وڵاتێن دنێ ئێدی دەناوە اتفاقێکی دابوون لە دژی سەددامدا مەسەر سعودیا کوێیت شخوا هاتبوو داگیرکردن ئۆردون ئیسرائیل ئێدی تورکیا هەموو دەناودابوون نەوسا ئێدی لە ئۆپەراسیۆنە دووەمین یا کەنداوێدا ئێدی دەوێ دەمێداژی تەنێ لە وڵاتێن ئەوروپایە ئەڵمانیا هەنێکی ئاعتراز کرد و تورکیاژی ڕێک نەدا بنگەها ئینجرلیک بێ بەکار ئانین تەنێ ئەو بوو لێ دیسانجی هەممی هەرێم تورکیاژی دەناودا یعنی متفقین ئەمریکای بوون نەها ئەمریکا لە هەمبەری ئیرانێ ژغینی ئیسرائیل یەک نەکاریە یەک متفق پەیدا بکە ئەف مەسەلێکی پڕپڕ مەزنە یعنی ترسێکی پڕپڕ مەزنە لۆماژی ئیدی مرۆڤ لێ دنەڕێ مەسەلە بەوی ڕەنگیە لە هەمبەری وێ ئیدی نەتەنیاهۆ بەردەوام دەبێژە ئەم تەنێ بە مەسەلەیە نوکلەری ڕازی نابن و دەخوازە ببێژە ئیسرائیل دێ خودی بڕیارە شەڕ بە هەگەرکو هەموو شەرتێنمە نەهاتن ئیمزا کرد لێ پرسیار ئەوە گەلۆ ئیسرائیل هەگەرکو ئەمریکا لە پشتوی نەبە ئیسرائیل دکارە شەڕێکی وسا بکە نەخیر یعنی دە شەڕێ پێشێدا ئێدی ترامپ بەخوا دەبێژە من ئیسرائیل ڕزگار کرد یعنی من دوو بۆمبێن مەزن لە سنتەرە نوکلەری یا ئیرانی خستن بە ڕەنگی من ئیسرائیل ڕزگار کرد و من شەڕ داڕاوەستاندن vê carê êdî em îran dibêje heger ku şerekî dinê çê bibe em piştî 12 rojan şer nadin rawestandin em ê berdewam bikin yani ew berdewamkirin ji xwe metirsekê pir mezin e yani Emerîka û İsraîl heger ku vî şerê li Rûsrata navîn berdewam bikin êdî çi ji Çînê dikin çi ji Rûsya dikin çi ji Hindistanê dikin çi ji Pakistanê dikin çi ji Koryayê dikin ew mesele pir giring e û Ewropa jî wek berê li piştê لە پشت ئەمریکای نابە ئەمریکا و ئیسرائیل بە تەنێ دمینێن و ئەوژی لە دەواری جیۆپۆلەتیکدا مەترسیەکی پڕ مەزن لەسەر ئەمریکای دکێ و ئەمریکا ئێدی بەڕاستیژی ji berê zêdetir lawaztir dibe yani lomajî êdî devî warîda hêjî pirzgirêkên pir mezin hene di navbera ئەمریکا و ئیسرائیلێدا یعنی دە هەمان دەمێدا ئیدی نەتەنیاهۆ بەردەوام ئیدی سابوون دخێ بن لینگێ دۆناڵد ترامپ یعنی تو لێ دنەڕێ
بەردەوام ئیدی تشتێک و ترامپ دکا نەتەنیاهۆ بەڕاستیژی بەروڤژیوی کار دکا ئەم چەند میناکان بینن مەسلەیە غەزە مەسەرەن پرۆژەیە غەزە تو لێ نەری حتا نەها ئیدی ئیسرائیل بەرەڤژی vەیەکێ کار دکا و ئەف دەناوبەرە ئەمریکا و متتەفقێن وی عەرب پرزرێکان چێ دکا حتا تورکیاژی دەنادا بەردەوام گازنج دەکەن دەبێژن ئەی سەرۆک ترامپ لێ بنەرە ئیسرائیل vê ئیتیفاقی بەجێ ناینێ دە هەمان دەمێدا لەسەر لوبنانێ یعنی ئەمریکا دەخوازە لە ڕێکە حکوومەتە لوبنانێ لە ڕێکە سعودیا لە ڕێکە ئیمارات ئەنجامێکی بستینە حتا لە ڕێکە تورکیای ئەنجامێکی لە لوبنانێ بستینێک و حیزبوڵڵا بێکاریگەر بکەن بێ باندۆر بکەن حتا بێچەک بکەن لێ تو لێت نەری ئیسرائیل vێکێ ناکە ئیسرائیل شەو ڕۆژ ئیدی لوبنانێ بەردەوام بۆمبا باران دکا و لە حیزبوڵڵاژی لە گۆڕی تێگوتن حیزبوڵڵاژی ئیدی لە بن عاردێ هێژی زێدەتر خواها ئامادە دکا و بەرسیفەکی زێدە نادێژی یعنی ئەو سەبرا استراتیژیک دەناوە شیعەیاندا مەسەلەیەکی دوور و درێژە دە هەمان دەمێدا ئیدی ترامپ پشتگیریە جۆڵانی ئەحمەد شەرع دەکا لێ ئیسرائیل لە ورداژی بەردەوام بە قاسیک و لە 5 و 6 مەها جانیوێری مەهاچووی لە فەڕەنسا لە هەفتووکردن لێ هێژی ئیسرائیل لە کونەیترا لە دەرعا ئیدی ئۆپەراسیۆنێن خۆ بەردەوام دکا یا هەری مەزن ئیدی لە هەرێما فەڵەستینێ لە عەردێ فەڵەستینێ یعنی کەرتا ڕۆژئاوایێ فەڵەستینێدا ئیدی تو لێت نەری بە قاسیک و ئیتیفاقا ئۆسلۆ هەیە پەیمانێن نەتەوێن یەکبووی هەنەک و دەوێ ئیسرائیل لەسەر عەردێ فەڵەستینیان خانیان نەکە عەردێ فەڵەستینیان لەوێ هەرێمێدا نەکرێ ئانجی فەڵەستینیان مەجبوری کۆچبەریە نەکە لێ تو لێ دنەری بەردەوام نەتەنیاهۆ لە سەرڤەیەکی کار دکا و ئەوژی دەبە سەدەمەک و ئیتیفاقا ئیبراهیمی دەوی واریدا نەوێ پێک ئانین یعنی وڵاتێن مینە مەسەرەن وڵاتەکەی مینە سعودیای بە عاشکرا دەبێژە هەگەر کو ئەو یەک بەردەوام بە ئەز ناکەم ناو ئیتیفاقی ئیبراهیمی ئیدی لە هەشتێ شوباتێدا هەشتێ vê mehêda li kertê Rojavada êdî Netanyaho gelek biryar wergirtin û astengiyên yasayî li hember dagîrkirina erdê Falistîniyan bi temametî ji holê rakirt êdî. Ev yek nîşan dide ku dewarê praktîkê de êdî berdewam Netanyaho barê Donald Trump quristir dika û girantir dika. Êdî ev meselana پرپر گرنگن ئەv دچەکو بەڕاستیژی حتا نەها دەوارێ بە تایبەتی دەوارێ تەکتیکیدا دەوارێ سیاسەتێ ڕۆژانەدا تو لێت نەڕی دەناوبەرە ئەمریکا و ئیسرائیلێدا لە هەفتوو نەکردن گەلێکی زێدەیە ئیدی ترامپ دەخوازە هەم ژعالیەکیش ئابلۆقەیە ئابووری لەسەر ئیرانێ بەردەوام بکە لە ئالیەکی دنێ ئەو کەشتیێن جەنگی شەڕ لە هەرێمێ ئێدی بەردەوام وەکو هێزێکی تەحەدی هەبن ئەو دە هەمان دەمێدا لەسەر ماسەیە ئیرانێ مەجبوری شەرتێن خۆ بکە لێ نەتەنیاهۆ دەخوازە بە ئاڤایەکی پڕ ڕادیکاڵانە سەرکەتنێکی مەزن بخێ جێباخۆ بخێ بەریکاخۆ حتاکوژ جەزایên ku لە سەروی هەنا ڕزگار ببە و دەنگێوی بەسەر دەنگێ مخالەفەتێن خوا یەن ئیسرائیلی زێدەتر ببە لۆماژی ئیدی نەتەنیاهۆ بەڕاستیژی سەرۆکەکە کو دکارە باش بن لینگێ دۆناڵد ترامپ بکۆڵینە هەگەر کو ئەم دۆسیەیە ئەپشتەنجی بخەنە سەر ئیدی ئەو مەسەلە ji بۆی دۆناڵد ترامپ بەڕاستی زەحمەتتر دەبە ئیدی حتا نەها ئەم لێ دنەرن یعنی دەوی واریدا ئیسرائیل و ئەمریکا لە هەفتوو نەکردە لێ ئیدی ئەمریکا هەری داویێژ ئیسرائیل ڕاگۆت دەوێت و vêjarê biseknî hetaku
ئەم لێ دنەرن هەفدیتنن عمانێ بەرڤە کودچ ئێدی دیسانژی یعنی مرۆڤ نەکارێ ببێژێ و گوتنێن هەردوو ئالیان یعنی هەم ئیسرائیل و هەم ئەمریکایە گوتنێن بە پرەنسیپن دەوی واریدا ئەم لێ بنەرن کە دەمێ پێش ئیدی ئەو چ دکەن چ ناکەن بەڵێ بەوێ ڕەنگی من خواست ئیرۆکە ئیدی vê dosyayê ji we re vekim kesên ku tevlî dibin kesên ku tevlî bûne û kesên ku komment nivîsandine û bi taybetî jî kesên ku kanala me abone dikin û ji bo dostan radişînin kanala me bi dostan radidin nasankirin bi taybetî spasiya wan dikim spasiya we hemyan dikim ez rojekî xweş ji we re dixwazim îro êvarê em bi mijarekî nû dîsa bi hevdû radibin dem baş silav û rêz herbijîn.